خەڵکی ئەم کوردستانم نەوەی ئەم زێدە جوانم خەڵکی ئەم کوردستانم نەوەی ئەم زێدە جوانم ڕێز لە سروشتی بابەتی داڕشتن لەسەر ژینگە. داڕشتن لەسەر ژینگە بێگومان بابەتێکی چونکە گەورە و بەربڵاوە ناتوانین هەموو لایەنەکانی باس بکەین، کاتە هەمیشە لە کاتی داڕشتن دەیکەینە سنوورداری دەکەین بابەتەکەی و تەنیا بەشەکی وەردەگرین لە ژینگە و لەسەری دەنووسین بە پێی ئەو پۆلەی کە خوێندکار بزانە لە چ پۆلەکە داڕشتنەکەش ئاسانی و گرانی بەو جۆرە دەبی. ئەمە لێرە دەست پێ دەکەم بە پێناسەکی ساکارانە دەربارەی ژینگە. لێرە نووسیتم ژینگە ئەو شوێنەیە کە لە دەور و بەرمانە و ئەو شوێنەیە کە تیایدا دەژین و ئەو ئاوەیە کە بەکاری دەینین و ئەو هەوایە کە هەڵی دەمژین. هەمیشە شتی دیکەش هەیە بێگومان بێجگە لە ئاو و هەوا کە ئەویش دار و درەخت و خاک و چیا و ڕووبار و دارستان و زیندەوەر و ئاژەڵ و ئەو خەڵکانەی کە لە دەور و بەرمان دەژین هەمویان ئەو ژینگەیە کە مرۆڤ تێیدا دەژی. ئەو جلێرە چەند وێنەیەک لەسەر ژینگە. بۆ وێنە ئەو خانووەی کە لە ناوی دەژیم ژینگەیە، ئەو ژوورەی کە تێیدا دادەنیشم یان دەنووم یان دەخوێنم، قوتابخانە و خوێندنگە، بازاڕ، کۆڵان، گەڕەک، شار و لادێ و دێهات و وڵات، هەروەها ئەو خەڵکەی کە لەگەڵیان دەژیم، پەیوەندیەکانم، پێکەوە ژیانم لە ماڵەوە لەگەڵ ئەندامانی خێزان، لە کۆڵانەکەم لەگەڵ دراوسێ و جیران و خزم و هاوڕێ و دۆست و هەروەها لە خوێندنگە وانەبێژەکان و لە نەخۆشخانە گەر نەخۆش کەوتم پزیشک و ئەو کەسانەی کارمەندانەی کە لە ئیش دەکەن و هەروەها بە هەزاران ژینگەی دیکە کە هەریەک لە ئێمە ڕۆژانە لە ناو جۆرەها ژینگە ژیان بەسەر دەبەین. کاتە نەک تەنیا ئاو و هەوا هۆکاری هەیە لەسەر مرۆڤ، بەڵکو پەیوەندیەکانی لەگەڵ ئەندامانی خێزان، لەگەڵ هاوڕێیەکان، لەگەڵ خزمان، لە خوێندنگە ئەو پەیوەندیانە کووە، هۆکاری کووە، توند و تیژی هەیە یان ڕێزگرتن هەیە، هەر کەسە مافی خۆی و ئەرکەکانی خۆی دەزانی یان تۆزە گرژ و توند و تیژیەکێ لە مابەینی کەسەکان، یان ئارامی هەیە، ئایا ژینگەکە کووە، ژینگەکی ئازادە، دێموکراسیە یان شەڕە پێکدادانە، ئەوانە هەمویان ژینگەنە تێیدا دەژین. جۆرەکانی ژینگە تۆزێک باسمان کرد، بەڵام لێرە ئەگەر بەگشتی باسییانکەین بۆ وێنە ژینگەی سەوزایی، واتە لە ژینگە چی دەژین کە دارستانە، دار و درەختی زۆرە، نەمامی زۆرە، کێڵگەیە، باخچەیە، ڕەزە، ئەوە ژینگەی سەوزاییە. ژینگەی کەنار دەریایەکان یان کەنار ڕووبارەکان، ئەو ژینگانە هەمیشە ئاوەک بەوێدا دەڕوا، ماڵەکان دروستکراینە لە ڕۆخ دەریای، ژینگەکەیان ئاو هەوایەکەیان جیاوازە لەگەڵ ژینگەی شارەکانی دوور لە ئاو و هەروەها ژینگەی ناو ئاو، ئەو زیندەوەرانەی کە لە ناو ئاو دەژین، لە وشکایی ناژین، هەمیشە لە ناو ئاون، ئەوەش ژینگەیەکی دیکەیە. و ژینگەی ماڵ و کۆڵان، کووە ژینگەکان، خانووەکە کووە، کۆڵانەکە کووە، شارەکە دێهاتەکە کووە و هەروەها ژینگەی تایبەت بە خۆمان، ژینگەی خوێندن، ژینگەی خوێندنگە، قوتابخانە، ژووری خوێندن، ژووری نووستن و هەروەها ژینگەی دەرەوە لە کاتی چوونە سەیران یان وەرزشکردن یان چوونە لادەیەکان و دێهاتەکان، ژینگەکە کووە
بێگومان جیاوازە لەگەڵ ژینگەی شار و ئەو شارانێک کە دووکەڵیان زۆرە، پیشە سازیان زۆرە و زۆر پێویستە هەر لە منداڵیەوە منداڵ ئەو وشەیەی فێربی ژینگە چییە، نەمام چاندن کووە، ئەو شتانەی کە ژینگەی پیس دەکەن چییە و چۆن پارێزگاری بکەین لە ژینگە. کەواتە پێویستە لە خوێندنگەکان باسی ژینگە بکرێ و پەرەی پێ بدرێت. ئێستا داڕشتن لەسەر ژینگە وەکو گوتم زۆر پەیوەندی هەیە لە کام پۆل دەخوێنی. ئەگەر پۆلی 3 و 4 بی لە کاتی داڕشتن ڕەنگە پێویستت بە 3-4 ڕستەبی بنووسی لەسەر ژینگە بە شێوەیەکی زۆر ئاسان. ئەگەر پۆلی 5 و 6 بی ئەو کات پێویستە بە نزیکەی نیو لاپەڕا دەربارەی ژینگەی بنووسی و شتەکت خوێند بیتەوە لە ڕۆژنامە، لە گۆڤار، یان بپرسی لە کەسەکانی دەوروبەرت ژینگەمانای چییە، تۆزێک لۆت باسکەن هەتا بتوانی بنووسی. ئەگەر پۆلی 7 و 8 بی ئەو کات پێویستە چەند نووسینەکت خوێند بیتەوە یان چەند لاپەڕەیەک لە کتێبەکت خوێند بیتەوە دەربارەی ژینگە و کورتە باسەکت نووسیبی، ڕەنگە 1 لاپەڕە بی، ڕەنگە لاپەڕە و نیوەک بی، ڕەنگە 2 لاپەڕە بی، بەڵام هەمیشە ئاماژە بکەی بە سەرچاوەکانی کە زانیاریەکانت لەوێ هینایە. بێگومان ئەگەر پۆلی 9 و 10 و 11 و 12 ئەوە بێگومان دەبی زیاتر و زیاتر باسەکەیان پوختەبی و زیاتر وتار و نووسینیان خوێند بیتەوە دەربارەی ژینگە کە زۆر جار مامۆستایان وانە بێژەکە دەستنیشان دەکا ئەو کتێبەی بخینەوە یان ئەو ماڵپەڕەی بخینەوە، ئەو جا کورتە باسەک بنووسە بە دەربڕینی خۆت و باس بکە سەرچاوەی زانیاریەکانت لە چێ هینایە. ئێستا بۆ پۆلی 3 و 4 لێرە ئەگەر بگەڕێین لە یوتیوب یان لە گوگڵ چەند گۆرانیەکی کوردی هەیە دەربارەی ژینگەی، ڕەنگە خوێندکاران جێبگرن لەو گۆرانیانە و وشەی گۆرانیەکان یان تێکستی گۆرانیەکان بنووسن بۆ ئەوەی داڕشتن بنووسن لەسەر ژینگە. ئەگەر ئێستا گوێ بگرین لەو ڤیدیۆیەی نازانم ئیش دەکایان نا بەس هەوڵ دەدەم ئەو چەند وشەیە هەیە دەتوانین بیان نووسین دەربارەی ژینگە ئەگەر پۆلی 3 و 4 بووین و ژینگە پارێزم شەیدای سروشتم پاک و خاوێنم جوانە ڕاوشتم شارم پیس ناکەم بازف و خاشات لە ناو دڵمایە خۆشەویستی خات. ئەو چەند ڕێزە دەتوانین بنووسین لەسەر ژینگە و ئاماژە پێ بکەین کە ئەوە سەرچاوەکەی لەوێ هاتیە، سەرچاوەی ئەو نووسینانە. و ئەگەر بمانەوێت 2-3 ڕستەی دیش بنووسین بۆ وێنە دەتوانین ئەوها بنووسین ئەمن خوێندکارم پۆلی 4م ژینگەکەم پاک و لەبارە، یان ژینگەکەم پاک و خاوێنە، یان ژینگەی ماڵەوەم پاک و خاوێنە. ژینگەی ماڵەکەم ژینگەیەکی ئارامە و یارمەتیم دەدات بۆ گەشەکردن و ژیانێکی خۆش. ئەگەر وابوو ئەگەر وانە بوو دەتوانی بنووسی ژینگەی ماڵەوەم ژینگەیەکی ئارام نییە، هەندێک جار ناخۆشی و شتیوا هەیە، ڕەنگە لێدان هەبی دەتوانی بنووسی. کەواتە ژینگەی خراپ هەیە، ژینگەی باشیش هەیە. بەداخەوە هەموو ژینگەکان لەبار و باشنینە بۆ منداڵان. کەواتە بە کەیفی خۆت بزانە چ دەنووسی دەتوانی بنووسی هەر ڕاستە دەربارەی ژینگە. ئەگەر بتەوێت لەسەر ژینگەی قوتابخانە یان خوێندنگەکەت بنووسی دەتوانی بنووسی ژینگەی خوێندنگەکەم ژینگەیەکە بۆ فێربوون و بیرکردنەوە و گفتوگۆکردن و پرسیارکردن. ئەگەر وانە بوو دەتوانی بنووسی ژینگەیەکی باش نییە،
زۆر جار لێدان هەیە بۆ وێنە کە دەتوانی بنووسی. ئەگەر دەتەوێت باسی ژینگەی گەڕەکەکەت بکەیت، دیسان دەنووسی ژینگەی گەڕەکە کەما ژینگەیەکی پاک و خاوێنە بۆ یاریکردن، بۆ وەرزشکردن، بۆ جم و جۆڵ لەگەر هاوڕێیەکان، یان بنووسی بەداخۆوانە ژینگەیەکی پڕ ژاوە ژاوە، دەنجی ئۆتۆمبیل دێ، دەنجی بۆ وێنە شتی دیکە دێ، ئامێری دی مۆلیدە بزانە چییە، کەواتە ژینگەیەکی لەبار نییە. کەواتە ئەوها بە کەیفی خۆت دەتوانی هەندێک ڕستەی بنووسی دەربارەی ژینگە. ئەوجە پاشان ئەگەر بتەوێ پۆلی 6 و 7 و 8 و ئەو شتانە زیاتر بخینەوە دەربارەی ژینگەی، پێویستە بگەڕێی لە گوگڵ. لە کاتی گەڕان هەندێک جار دەکەوینە ئەو ماڵپەڕانەی کە ڕەنگە زانیاریەکانیان زانستی نەبی، هەر کەسە بە کەیفی خۆی شتێکی نووسیبی. لێرە پێویستە بچینە ئەو ماڵپەڕانەی کە بە فەرمی سەر بە هەرێمی کوردستانن یان سەر بە ڕێکخراوەکانن، ڕێکخراوەی ژینگە پارێزی کە زیاتر باوەڕ پێکراون، زیاتر نووسینەکانیان زیاتر زانستیانەیە. لێرە بۆ وێنە وەزارەتی سامانە سروشتیەکان هەندێک شتی نووسیا دەربارەی ژینگە، با بەیەکەوە تەمەشاکەین. چەند وتارێک نووسرایە بۆ وێنە لێرە نووسرایە تەندروستی و سەلامەتی ژینگە، باسی کانزایەکان کرایە، ئەوجە نازانم لەوێ باسی ژینگەی دەکەن یان نا، باسی نەوت و غاز کرایە، چونکە ئەوەی ڕاستی بی نەفت و غاز هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەنە، بەداخەوە کە ئەو هایە. ئەوجە لێرە ئەگەر تەمەشای تەندروستی و سەلامەتی ژینگە بکەین بزانێت چ نووسرایە، لێرە نووسینەک نووسرایە، دەتوانین تۆزەچی ئەوها چاوی پێ بخشێنین و بزانین بە کەلکمان دێ لۆ ئەوەی چەند ڕستەیەک هەڵبژێرین دەربارەی ژینگە. لێرە نووسرایە وەزارەت بایەخ و بە تەندروستی و سەلامەتی کرێکەران و هاوڵاتیان دەدا لە هەرێمی کوردستان و سەرتاپای عێراقدا وەهانی پەرەپێدانی بەردەوام و درێژخایەنی سەرچاوەکانی وڵات دەدا لە نێو پیشەسازی و وزەدا. هاوبەشە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان وەک یەک هان دەدات بۆ ڕەچاوکردنی وریایی تەواو و بەکارهێنانی ڕێو شوێنەکانی سەلامەتی و ئاسایش و ئامادەباشی لە کارەکانیاندا. پاراستنی ژینگە لە هەرێمی کوردستاندا بەهۆی 3 یاسا و بەڵگەنامەوە پاڵپشتی دەکرێت. کەواتە لێرە ڕەنگە ئەو ڕستەیە گرنگبی کە لە هەرێمی کوردستان 3 دانا یاسا و بەڵگەنامە هەیە بۆ پاڵپشتیکردن لە پاراستنی ژینگە. یاسای پاراستن و چاکردنی ژینگە، یاسای نەوت و غاز و گرێبەستەکانی بەرهەمهێنانی هاوبەش. کەواتە ئەو 3 دەتوانین تۆزێک ئەو زانیاریەی بینین و ئاماژەی پێ بکەین کە لە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو زانیاریەمان هینایە و لە داڕشتنەکەی خۆمان دامان نایە. بێگومانە من ناتوانم دانیشم هەموو ئەو وتارەی بخینمەوە یان ئەو نووسینەی بخینمەوە، بەڵام خوێندکاران بەپێی ئەوەی کە لە کام قۆناغ دەخینن دەتوانن سوود وەربگرن لەو نووسینە. بگەڕێنەوە لای بۆ وێنە ڕێکخراوی پاراستنی ژینگە کە ماڵپەڕەچیان هەیە ڕەنگە لە فەیسبووک بزانین چیان نووسیە. پابەندبوونی ژمارەیەک بانک و دامەزراوە بە گۆڕانی کەش و هەوا و ڕاگەیاندرا ڕوودا و دیجیتال. ژمارەیەک بانک و دامەزراوە کە 40% کۆی سامانی جیهان پێک دەهێنن بەڵێنیان داوە پابەند بن بە وەستاندنی سووتاندنی ماددەی خاو لە کارگەکانیان بۆ کەمکردنەوەی گازە زیان بەخشەکان لە ژینگەدا. لێرە ئەو نووسینە باس لە هەواڵێک دەکا. ئەو هەواڵەش کە هەندێک لە بانک و دامەزراوەکان بەڵێنیاندایە چی دیکە ژینگەی پیس نەکەن و چی دیکە ئەو سوتەمەنیانە بەکارنێنن کە زیانی هەیە بۆ ژینگە. ئەگەرە تو داڕشتنەکەت لەسەر
پیسبوونی ژینگە بوو دەتوانانی کەڵک وەربگری لەو نووسینە و ئاماژە بەوە بکەی کە لە چێندرت ئەو نووسینە هینایە. لێرە مەترسیەکانی ژینگەی پیس تەمەشاکەین لەو ماڵپەڕەی زانیاری باسی ژینگەیە مەترسیەکانی ژینگەی پیس با بخینمەوە تۆزێک. نۆ ڕاستی لەبارەی مەترسیەکانی ژینگەی پیس. ڕێکخراوی تەندروستی جیهانێ راپۆرتێکی نوێی بڵاو کردوتەوە لەبارەی ئەو کارەساتە تەندروستیانەی بەهۆی ژینگەی پیسەوە تووشی مرۆڤ دەبن. یەکەم، نزیکی چواریەکی حاڵەتەکانی مردن لە ژینگەوە سەرچاوە دەگرن، کەواتە ژینگەی پیس دەبیتە هۆی مردن. لێرەش هەمان شتە باسی راپۆرتێک دەکرێ کە راپۆرتێکی جیهانیە کرایتە کوردی و باس کرایەکە ژینگەی پیس شتێکی زۆر خراپە بۆ ئەوەی ئەو ژینگەیە پیس نەبی. پێویستە ئەو کەسانەی کە بەرپرسیارن ئەو جۆرە راپۆرتانە بخینەوە و نەهێڵن ژینگەکەیان پیس بی، چونکە دەبیتە هۆی مردنی مرۆڤەکە. کاتە ئەو کەسەی دەیەوێت لەسەر پیسبوونی ژینگە بنووسی دەتوانی ئەو نووسینەی بخینتەوە و هەندێک کورتی بکاتەوە و داینێ لە داڕشتنەکەی. سەرچاوای دی بێگومان گەلێک زۆرە، پەرتووکەکی زۆریش نووسرایە. لێرە با تەمەشای هەندێکیان بکەین لەو ماڵپەڕەی ژینگەیەکی پاک ژیانێکی باشتر باسی ئەو پەرتووکانە دەکا یان ئەو کتێبانە دەکا کە دەرباری ژینگەینە. لێرە دەتوانێت خوێندکاری ژیر سوودیان لێوەربگری و بۆێنە لێرە وزە نوێبووەکان وزەی با کاتە لە جیاتی بەکارهێنانی نەفت و غاز دەتوانین وزەی نوێبووەکان بەکاربێنین، واتە وزەی هەوا یان وزەی ئاو. و لێرە کورتە باسێک باسی ئەوەی ژینگە مانای چییە. تۆزە پێناسەیەکی ژینگەیە زیاتر بە کەڵکی ئەوانە دەیەکا پۆلی 11 و 12نا، چونکە تۆزەک وشەی لاتینی و ئینگلیزی لەگەڵا ڕەنگە زۆر ئاسان نەبیل و هەموو خوێندکارە. ژینگە پارێزی دیسان ڕێکخراوەکە کە باسی ژینگە پارێزی دەکا. ئەو بابەتەش هەر بە کەڵکە بۆ ئەو کەسانەی کە پۆلی 11 و 12 و دەنا. هەروەها لێرەش ئەو کتێبە پیسبوونی ژینگە بە ژاوەژاو. ژاوەژاو واتە ئەو دەنگە دەنگانەی کە ناخۆشن لەسەر گوێی مرۆڤ. کاتە ئەو کتێبەش ئەو نووسەرانە نووسیتیانی تۆزەک زانیاری زیاتر وەرگری لەسەر ژاوەژاو مانای چییە، دەنگە دەنگ ئەو دەنگانەی کە دەبنە هۆی تێکدانی ژینگەی ئارام بۆ مرۆڤەکان باس دەکرێت لێرە لەو کتێبەی. ئەوە تۆزەک سەرچاوە بۆ خوێندنەوە بۆ ئەوەی داڕشتنەکەت باشتر و پتەوتر بی. پاشان کە تۆزەک ئەو زانیاریانەت هینا چ دروست دەکەی، نەخشە ڕێگەیەک دروست دەکەی یان نەخشەی بیرکردنەوەک دروست دەکەی. ئەوها بازنەک دروست دەکەی لە ناوەندەکەی دەنووسی ئەو بابەتەی کە دەتەوێ. پاشان چەند پیلەک یان تیرەک دەینی دەڵێ یەکەم جار باسی پێناسەی ژینگەی دەکەم. ئەوها پێناسەی ژینگە هەتا بۆ ئەوەی بیرکردنەوەکانت کۆبکەیەوە لەسەر کاغەز. پاشان باسی ڕەنگە بتەوێ باسی ژینگەی هەموو ژینگەی نەکەی، سنووری هەبی ژینگەی ماڵ دەتەوێ باسی ژینگەی ماڵەوە بکەی، باس دەکەی لێرە هەڵدەبژێری کە باسی ژینگەی ماڵ دەکەی. یان هەڵدەبژێری باسی جۆرەکانی ژینگە دەکەی، واتە ژینگەی ئاو، ژینگەی دارستان، ژینگەی شارە گەورەکان، ژینگەی شارە پیشەسازیەکان، ژینگەی دێهاتەکان، جۆرەکانی ژینگە باس دەکەی. یان باسی پیسبوونی ژینگەی دەکەی.
تەنیا باسی پیسبوونی ژینگە بە پیس دەبی نەفت و غاز و دووکەڵ و ژاوەژا و هەندێک لە کانزایەکانی کە توندەکان یان گرانەکان یان قورسەکان یان باسی ژینگەی شارە گەورەکان دەکەی ئەو شارانەی کە شاری پیشەسازیە بۆ وێنە هەندێک شار لە چین یان لە هیندستان یان لە مەکسیکۆ یان لە ئەمریکا یان باسی کۆنگرەکانی جیهانی دەکەی دەربارەی ژینگەی کە ئێستا لەو مانگەی لە مانجی 31 ئۆکتۆبەر یان لە مانجی 11 هەر بەردەوامە لە گلاسکۆ کۆنگرەکی جیهانیە دەربارەی ژینگەی یان باسی ڕێکخراوەکانی ژینگە پارێزی دەکەی چ لە کوردستان بی چ لە جیهان بی چ لە وڵاتەکانی دیبی یان باسی هۆکارەکانی کە زیان بەخشن بۆ بە ژینگە زیان بە ژینگە دەگەینن لەبەر چ کامە هۆکارە یان باسی چارەسەرەکان دەکەی چ بکەین هەتا ژینگە پیس نەبی کاتە ئەوە هەمیشە ئەوها دروستکە ئەو جەپاشان دەست پێ بکە تۆزە وشە و ڕستە بنووسە و داڕشتنەکەت تەواو بکە ئەوە تۆزە بابەتەکی کورت بوو دەربارەی نووسینی داڕشتن لەسەر ژینگە بە هیوای پاراستنی ژینگە لەلایەن هەمووان و بە هیوای ژینگەیەکی پاک و خاوێن بۆ هەموو کوردستانیان لێرە دێما کۆتایی ئەو ڤیدیۆیە هەتا ڤیدیۆیەکی نوێ هەر بشین خەڵکی ئەم کوردستانم نەوەی ئەم زێدە جوانم خەڵکی ئەم کوردستانم نەوەی ئەم زێدە جوانم ڕێز لە سروشتی دەگرم زۆر بە پاکی ڕای دەگرم ڕێز لە سروشتی دەگرم زۆر بە پاکی ڕای دەگرم